بۆ کچ خات و خۆشیدی دایکی قانع ئامۆژگاری عادیلەی کچی ئەکات. کچم ڕۆڵەی کزۆڵەی بوردەباریم، چرای ڕووناکی بێدەستی و هەژاریم. کچم پارچەی نەژاکاوی زەمانەم، نەتیجەی ئیحتیمامی خوێندەواریم. وەرە گوێ ڕاگرە بۆ پەندی دایکت، فەرەح بەخشی دەرونی بێقەراریم. وەرە گوێ ڕاگرە بۆ پەندی دایکت، فەرەح بەخشی دەرونی بێقەراریم. کچم هۆشی حەیا و ناموسی خۆت بێ، نەکەی کارە زیادکەی دەردی کاریم. نەخۆی هەرگیز فریوی سادە ڕوویان، نەبیتە هۆی زیادی شین و زاریم. کچم هۆشیاری خۆت بە تاک و مردن، وەکوو من بە زرنگی و هۆشیاریم. کچم وەڵڵا هەمووی داخی کچانە، نەخۆشین و کزی و بێ ئیختیاریم. نەتەنها وەسیەتم بۆ تۆیە ڕۆڵە، فیداکاری کچانی کوردەواریم.